ئایا لە خۆیان تەطبیقی کرد؟ بەڵێ ئەوە ئەبێ لە کاتی هیجرەتە ئەمانەتی خەڵکێکی لایە کە بە محەممەد دەڵێن درۆزن، بە خەڵک دەڵێن ناپاک. سبحان الله، خەڵکێکی ناپاک ئەو نەسیقەی بە کەس و برا و خێزانەکەی خۆی نییە، ئەمانەتەکەی خۆی لە ماڵی خۆیادا بنێ، ئەی بالای محەممەدی صادق الئەمیندایەنێ کە باوەڕیشی پێنەهێناوە، هیجرەتی نەکردووە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، چونکە پێغەمبەری خوا پێش خۆی هەموو سەحابەکانی نەقڵەکا بۆ مەدینە، کەواتە ئەوەی کە لە مەکەیە ماوەتەوە ئەوانن کە کافرن و بێدینن، ئەمانەتیان لای چێ؟ لای پێغەمبەری خوایدا ناون، هێشتا ئەمانەتەکانیان سەحب نەکردێتەوە، چونکە خەمی ئەم بانکیان نیە ئیفلاسکە تا ئەو حەددە گرنتی محەممەدیان وەرگرتووە، ئەم زەمانەی هەیە لای ئەوان. سبحان الله، ئەمانەتیان لای پێغەمبەری خوا داناوە، بۆیە پێغەمبەری خوا مجازەفە بە ژیانی عەلی ئامۆزا و نزیکی خۆیەوە ئەکات هەتاوەکو بمێنێتەوە لە جێگەیە بنوێ بۆ ئەوەی کە بەیانی کە خۆی دەرچوو ئەمانەتی خەڵکی بژێڕێتە. سبحان الله، وابزانم ئەم شایەتیە بەسە کە دوژمنەکان بۆت بن نەوەک خەڵکی ستایشێکا لەسەری، کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە معنای کەلیمە، بە معنای ئەوەی سیفەتە جوانەکان هەڵێگرێ، بە معنای ئەوەی کە زاراوەیەک پڕ بەقاڵ بوو پێستی خۆی بێ، ئەمانەت پارێز بووە و هیچ کەسێکیش هەتا تاریخ تەواو بێ، هەتاوەکو ڕۆژی قیامەت دێ، ناتوانێت بەسترین کلێن یاخود گومان یاخود لێڵی لەسەر ئەم مۆزوعەیە بدۆزێتەوە، یاخود قسەی لەبارەوە بکە بۆ ئەوەی کە قسەی نەمێنێ لەسەر ئەو ئەمانەتە گەورەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەریگرت لە دەستێکی ئەمینەوە کە جبریلە نزل به الروح الأمين على قلبك، دەستێکی ئەمینی جبریلەوە بۆ دەستێکی ئەمینی سەر ئەرس لە ئاسمانەوە بۆ زەوی، ئەبێ ئەو پەیامە بە دەستێکی ئەمینا بێت و بڕوا، چونکە ئەگەر خوا نەخواستە دەستێکی خاینی تێکەڵ بوو ئەو کاتە دەرگا واڵا ئەبێ بۆ هەموو قسە و قسەڵەوەک و گومانێک لەسەر ئەم ئەمانەتە کە بە شێوەیە گەیشتووە. صلى الله على ئەو بەحرینەوەی علم و عیرفانە کە دەرکی غەوری ناکات غەیر علم الله سبحانه.